خۆشەویستانم ئەو کاتتان شاد ئەلبەتە وەکو زۆرێک لە سەرچاوەکانی هەواڵ ئاماژەی پێ دەکەن بە هەمان شێوەش زۆرێک لە سیاسەتمەدارانی عراقی جەخت دەکەنەوە لەوەی کە وڵاتەکەیان کەوتۆتە نێو تەنگژەیەکی سیاسیەوە بە شێوەیەک هیچ ڕۆشناییەک لەو سەری تۆنێلەکەدا بەدی ناکەن. بۆ قسەکردن لەسەر پرسی عراق لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانداری نووسەر و ڕۆژنامەوان نورەدین وەیسی دەکەین تا لەسەر ئەم پرسە بڕێ گفتوگۆ بکەین. کاک نورەدین سوپاسی ئامادەبوونت دەکەم و حەز دەکەم پرسیاری یەکەمم ئەوە بێ ئەم تەنگژە سیاسیانی کە لە عراقدا هەن ئێستا شتێکی چاوەڕوانکرا بوو لە پێش ساڵی 2023دا بێگومان زۆر چاوەڕوانکرا بوو. ئەگەر بۆ تێگەیشتن لە بارودۆخی عێراق بە تایبەتی ئەو قەیرانی ئێستا پێدا دەپەڕێ ئێمە دەبێت تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراق. دەوڵەتی عێراق لە بیستەکانی سەدەی ڕابردوو کە دامەزرا وەک ئێمە دەزانین دەوڵەتێک بوو لەسەر بنەمای ئارەزوومەندانەی خەڵکەکەیدا نەمەزراوە. دەوڵەتێکە لە پێناو بەرژەوەندی کۆمەڵێک وڵاتانی هێزی نێودەوڵەتی دامەزرا و بە درێژایی هەشتا ساڵی ڕابردووش عێراق هیچ ئارامیەک هیچ سەقامگیرێکی بەخۆی نەدیوە هەر لە سەردەمی پاشایەتی کە خۆمان دیمانێنێ هەرچەندە بە بەراورد لەوانەیە سەردەمی پاشایەتی تۆزێک ئارامتر ببێت لە سەردەمەکانی تر بەڵام دیتمان چۆنیش ڕژێمی پاشایەتی بە شێوەیەکی خوێناوی ڕووخێنرا کودەتاکرا و دوای هاتنی بەعسیەکان بۆ سەردەسەڵات دەوڵەتی عێراق بە یەکزاری بەرەو دەوڵەتێکی تۆتالیتاری فاشیستی تون و تیژ چوو. ئەوە بەڕاستی وای کرد کە وەک خۆمان دەزانین ینی عێراق دەوڵەتێکە لە کۆمەڵێک نەتەوە و ئاین و ئاینزای جیاواز پێکاتوە ئەوانە هەر یەکە و بەرژەوەندی و تێڕوانین و بۆچوون و ئامانزی خۆیان هەیە. بۆیە بەڕاستی ئەو چەند ساڵی کە بەیەکگرتوویش مابووە لەو لە هەشتا ساڵی ڕابردوودا بەڕاستی بەشی زۆری بە زەبر و زەنگ و توندوتیژی و قەتڵ و عام و تەنانەت جینۆسایدکردنەوە عێراق بەیەکگرتووی مابووە. لەبەر ئەوە بەڕاستی ینی ئێستا ئەو قەیرانانەی کە لە دوای 2023ەوە کە ماوەیەک بەڕاستی تا هەندێک نیمچە ئارامیەک هەبوو مەبەستم لە نێوان پێکاتەکاندا بەڵام ئەوە سەرنجی ڕاکێشا بۆ ئەو قەیرانەی کە ئێستا هەیە کە ئەوە دەگەڕێتەوە بۆ خودی عێراق کە بەڕاستی شێوەی دروستبوونی بە شێوەیەکە کە سەقامگیری بەخۆ نبینێت چونکە دائیمە نەتەوە و ئاین و ئاینزاکان هەمیشە لە کلاش و لە بەریەکچوون ملوانەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی وەکو وایە پێم بڵێ عێراق وڵاتێکە بە زۆر پێکەوە لکێنراوە پێکەوە ژیانێکی زۆرە ملەیی نێوان پێکاتەکانێتی بەڵام بەڕای جەنابەت دابەشبوونی عێراق ئایا لەسەر هەر ئاستێک بێ جیابوونەوەی عێراق بڵین بوونی بە سێ پارچە ئەمە دەبێتە چارەسەر هەلومەرجی نێونەتەوەیی مەسلەی جیۆپۆلۆتیکی ناوچەکە تورکیا ئێران سووریا تەنانەت بەغدا بۆ خۆشی ینی دەرەقەتیەوە مەسلەیە دێن بۆ خۆی ئێستا ئەگەر لە ڕووی بڵێن یاساییشەوە یان لە واقعیشدا ئەگەر دابەشیش نەبوو بێت بەڵام بەڕاستی بمانەوێت نەماوێت نیم سە دابەشبوونێکەیە ینی عێراق خۆی لە ڕووی جوگرافیەوە تا ڕادێک زۆر دابەش بووە ئەوە کوردستانە و ناوچەی سونەکانە و ناوچەی زۆنی شیعەکانە کەواتە ئەو دابەشبوونە بمانەوێت نەمانەوێت هەیە بەڵام دیارە ئەو قەیرانێک کە ئێستا زیاتر قوڵ بۆتەوە بە تایبەتیش لە دوای ینی تێرمی دووەمی سەرۆکوەزیرانی عێراقی نووری مالکی کە بەڕاستی وردە ینی هەموو لایەنەکان سەرەتا بە کوردەستی پێکرد ئێستا و سونە و هەتا لایەنە شیعیەکانیش تا ڕادێکی زۆر لەگەڵی ناکۆکن ئەوە تەنها پەیوەست نییە ئەو قەیرانە تەنها پەیوەست نیە بە بارودۆخی نێو خۆی عێراقەوە بەڵکو ینی کاریگەری نێودەوڵەتی یان دەستێوەردانی نێودەوڵەتیش زۆرە لەسەر ئەو قەیرانێک کە هەیە چ لە لای بمانە نەمانەوەی حکوومەتی مالکی حکوومەتێکە بە پشتیوانی ڕاستەوخۆ و بەهێزی ئێران درێژە بە دەسەڵاتەکانی دەدا و ئێران یەکەمین هێزەکە بە هەموو شوەیەک پشتیوانی لە مالکی دەکات
و ئەمە بە هەمان شێوە گرێدراوە بەو ململانە هەرێمیەی و نێودەوڵەتیەی کە ئێستا لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاست لەسەر مەسلەی سووریا هەیە و نیمچە دابەشبوونێکەیە لەسەر مەسلەی شیعە و سوننە و ئەوە بڵێن تەوەری تورکیا و وڵاتانی کەندا و لەلایەک و ئێران و سووریا و حیزب الله ئەو کێشانێک کە ئێستا بەڵاستی ئەوانە هەمووی بەڕای من ئەو کێشانێک کە ئێستاش لە عێراقیان ئەو کێشانە بە هیچ شێوەیەک ینی ئەو چارەسەرێک کە خەڵکێکی زۆر چاوەڕێ دەکات ئەو چارەسەری نابێت بەشێکی زۆری پەیوەستە بەوەی تا سرادەیەک کێشە و شەڕ و ململانەی لە سووریا یەکلایی دەبێتەوە چونکە بەڕاستی ئێستاش حتمما ینی لەوانەیە ئێران و یان ئەو تەوەرە یان ئەو سنتەری ململانەی کە لە خۆی لە بەغدا و شیعەکان یان بڵێن لەگەڵ ئێران دەبینێتەوە ئەوان خۆیان دیارە پلانی خۆشیان هەیە بۆ دوای ئەوەی ئەگەر ڕژێمی سووریا ڕووخا لەم ڕۆژانە زۆر قسە و باس لەسەرەوە دەکرێت کە ئێران ینی قسە و باس لەسەوە دەکات کە ئەگەر ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا ڕووخا ئیتر دەوڵەتێکی شیعی لە عێراقدا دابمەزرێت و کە بە بەغدا بێت ئالتەرناتیڤێک بۆ ئەو سووریایە بەڵام بە خۆت دەزانی ناکۆچیی ئێژگار زۆر لە ناو لایەنەکانی شیعە خۆشیاندا هەیە یعنی پێ وایە هەر هەمیان قایل بن بە دامەزرانی ئەو دەوڵەتە شیعە هەندێک لایەنی شیعە هەن ینی بیرکردنەوەکەیان ڕوانینەکانیان بۆ چۆنێتی بەڕێوەبردن چۆنێتی ئیدارەدانی دەوڵەتی عێراق ڕوانینێکی سکیلارانەیە ئەمە ناکۆچی دروست ناکە ئەو لایەنانە بەڕاستی لایەنی زۆر بەهێزن لە ناو شیعەکان بەدەستوانی بڵێن زیاتر دیارترینیان گروپی ئەیاد عەلاویە کە سەرۆکایەتی دەکا و بەڵام ئەو بەڕاستی ناتوانانی ینی بە شێوێکی وا ناتوانین لەسەر بڵێن ئەوەی شیعەکان حسابی بکەین زیاتر ئەو لایەنەکانی تر هەندێک ڕاستە ناکۆچیان هەیە بۆ نمونە موقتەدا سەدر زۆر بەتوندی هێرش دەکاتە سەر مالکی و بە دیکتاتۆر ناوی دەبا و زۆر داوای ئەوەی کردووە کە حکوومەتەکەی لەسەر دەسەڵات نمێنێ بەڵام لە هەمان کات ئەو گۆڕانکاریانە بەڕاستی ئەو هەڵوێستانە هەڵوێستی بەڕای من ئەگەر بێتە سەرم ئەو مەسەلە استراتیژیانە هەمویان لە مەسەلە استراتیژەکاندا یەکەن شیعەکان و بە هەمان شێوە سونەکانیش ینی وەک گوتم ئەو دابەشبوونە دروست بووە ینی ڕاستە لەوانەیە لە نێو خۆی هەتا لە نێو بۆ نمونە خۆ لە نێو هێزە کوردیەکانیش جیاوازی و ناکۆچی هەیە لەسەر شێوەی ماوەڵەکردن لە بەغدا لە نێو خۆدا بەڵام 2000 لە مەسەلە استراتیژەکاندا لە پەیوەندی لەگەڵ بەغدادا لایەنە کوردیەکانیش تاڕادەیەک بۆ چوونەچیەکیان هەیە ینی هەڵسەنگاندنە بۆ سەر و سەوداکردنی لایەنی کوردی یا هەموو لایەنە کوردیەکان بە یەکەوە چ جۆرە هەڵسەنگاندنێکت هەیە بۆی چ جۆرە خوێندنەوەیەکی لێ دەکرێت هەڵسەنگاندنێک ینی بە شێوەیە کە پێم بڵێ ئایا هەڵوێستی کوردەکان گونجاو بوو بەرامبەر بە بەغدا یا پێویست بەوە هەبوو کە کۆمەڵێ شتی تر لە ناو هەرێمەکەدا خۆیدا هەرێمی کوردستانی عێراقدا بکرێ ئەوجا ڕوبەڕووی بەغدا ببنەوە دیارە ئەو کێشانەی کە ئێستا لە نێوان هەولێر و بەغدا هەن ئەویش ینی ئەو قەیرانێکی ئێستا هەیە قەیرانی 1-2 ساڵ نییە بەڕاستی ئەوە درێژکراوەی هەر لە سەرەتای 2023 ئەوە ینی درێژکرای ئەو قەیرانانەیە بەداخەوە ینی هێز ویلایەنە کوردستانیەکان دەسەڵاتی کوردی بڵێن بەگشتی زۆر خۆشباوڕانە ڕویان لە بەغدا کرد و پێیان وابوو ئەو لایەنانەوەیان ئەو هێزە ئەوانەی کە کاتی خۆی ئۆپۆزیسیۆنی ڕژێمی بەغدا بوون و بێکەوە زۆربیان لە کوردستان بوون و بەشێکیشان تەنانەت ینی لە بارەگاکان و بنکەکانی پێشمەرگە بوون لە چیاکان پێیان وابوو کە چون بۆ بەغدا ئیدی هەر هەمان هەڵوێستیان دەبێن وێنی نیان دەزانی کە بەڕاستی هەڵوێستی ئۆپۆزیسیۆنی زۆر جیاوازە لە هەڵوێستی حکومڕانیەتی و دەسەڵاتدارەتی بۆیە ینی زۆرتر هەتا چەند ساڵێکیش دیارە لەوانێ هەندێکیان لەبەر بەرژەوەندی تایبەتی بێیان لەبەر هەر هۆیەک بێت ینی بە شێوەیەکی ڕاشکاوانە و بێ خۆشاردنەوەیان بێ شەرمکردن گفتوگۆی سیاسیان لەگەڵ بەغدا نەکرد وەکو لایەنێک وەکو لایەنێکی ینی بەرهەڵسکاریان بەرامبەری بەغدا قسە بە تەواوی لەسەر مەسەلەکان بکەن بۆ نمونە ڕازی بوون ینی بە دواخستنی زۆر مەسەلە کە خۆمان دەزانین ئەو دواخستنە
بلەوانەیە خۆشیان زانی بیانزانی بە مەسەڵەن دواخستنەوە ڕاستی کێشەکان چارەسەر ناکات لە هەمان کاتدا بۆ نمونە مەسەلەی خۆشباوەڕبوون بە دەستور ینی تۆ دەستور بەڕاستی عێراق وڵاتێک نییە وەکو ئەمریکا یان کەنەدا یان ئەوروپا ینی با دەستورێکی زۆر زۆر لەگەڵ 1970 سەرنجم لەسەر دەستوری عێراقی کە پڕە لە دژ و دژبێچی کە لە بەندێک دەڵێ واو لە بەندێکی تر دژی دەوەستێ بڵێ بەڵام ئەگەر گریمان ئەو دەستورە پرفکتیش بێ زۆر تەواو بێ هیچ کێشەی نەبێ بەڵام 2000 عێراق ئەزبوونێکی نییە لەگەڵ دیموکراسی کاک نورەدین وەکو جەنابیشی داماژە پێکرد کێشەکان لە 2023 بۆ ئێستا یەک بە دوای یەکدا کەڵەکە بوون هیچێکی لەو کێشانەی کە کورد باسی دەکات و بە مافی ڕەوای خۆی دەزانێت چارەسەر نەبوون بەندی 140 وەکو خۆی ماوەتەوە یاسای نەوت و گازە هەر بە هەمان شێوە مەسلەی پێشمەرگەیە مەسلەی بودجێ و زۆر مەسلەی تریش پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە لە کاتێکا کە کورد مالکی بە دیکتاتۆر دەزانێت لە کاتێکە کورد مالکی بە تەگەری گەورە لە بەردەم بەرەو پێشتوونی پرۆسی سیاسی عراقدا دەزانێت کورد بۆ ناکشێتەوە لە بەغدا چی داوە لە نێوەند بمێنێتەوە کە هیچی لێ دەست نەکەوتووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئەوە پرسیارێکە زۆر زار دەکرێت ینی لە نێوەندەکان کراوەوە یەک لەو ینی هۆکارانەی کە خەڵک پێشوە ینی ئەو کێشانش هەتا هەندێک گومانیش دەکەن کە ئەو قەیرانانێکی ئێستا لە نێوان هەولێر و بەغدایە لەوانەیە گەمەیەک بێت ینی دەنا دەڵێن ئەگەر ڕاستە بۆچی مەسەلەن بارودۆخی پەیوەندی نێوان بەغدا و هەولێر بەو شێوە کارە ساتاوی و بەو شێوە قەیراناویەیە بۆچی کورد لە بەغدا ناکشێتەوە ئەو پرسیارێکی زۆر لە جێی خۆشیدایە بەڵام دیارە کشانەوە لە بەغدا بەشێکی لەوانەیە پەیوەندی بە کۆمەڵێک بەرژەوەندی ئابووری و زۆر هەبێت کە بەڕاستی کوردستان ینی بنەمایەکی ئابووری بەهێزی ئەو تۆی نییە ینی هەتا زۆر کەس مەسەلەن ئێستا ئەوە چەند ماوەیەکە لە کوردستان کە ئەو قەیرانە دروستووە ینی من خۆم لە کوردستان بووم لە چەند ڕۆژی سەرەتایەکاندا ینی قەیرانێکی زۆر گەورە لە کوردستان دروست بوو مەسەلەی بنزین و هاتوچۆوانە نرخەکانی بەرزبەوە ئێستا بیستومە لە ئینتەرنێت و لە ئەوە سایتەکان مەسەن باسی ئەوە دەکرێت کە بانکەکانی کوردستان پارەیان تێدانە ینی تا ئێستا موچە سرف نەکراوە ینی کوردستان بەداخەوە لەو چەند ساڵی ڕابردوو کە بەشێکی باشی ینی پشکێکی باشی لە داهاتی عێراق هەبوو کە مافی ڕەوای کورد بوو بەڵام نەیتوانی سوود لەو بەشە زۆرەی داهاتە وەربگری بنەمایەک و یان ژێرخانێکی ئابووری بەهێز لە کوردستان دامەزرێن کە بەیانی ئەگەر کێشەیەک دروست بوو یان قەیرانێک دروست بوو کاریگەریەکی ئەو تۆی نەبێت لەبەرەوە بەڕاستی لەوانەیە کشانەوە لە بەغدا ینی کێشەکان لەوانەیە لە ڕووی ئابووریەوە من باز دەکەم قەیرانەکە زۆر قوڵتر دەکاتەوە لەوانەیە ئەوەش بەرپرسانی کوردستانیش لەو مەسەلەیە گەیشت بن بۆیە ناکشێنەوە باشە بەڕای جەنابێت ئەمە کەم تەرخەمی نییە لە دەسەڵاتی سیاسی کوردیەوە کە لە ساڵی 1991ەوە لە پاش ڕاپەڕینەوە تا ئێستا نەیتوانیوە جێرخانێکی تۆکمە بۆ ئەرێمی کوردستانی عراق کە لە سێ پارێزگا پێک دێ دروست بکە بێگومان ینی ئەوە یەکێکە لە ڕەخنەهرە گرنگەکان و کاریگەرەکان کە لە دەسەڵاتی کوردستان بەردەوام دەگیرێ و زۆر جار مەسەلەن بەرپرسانی کوردستانی وەڵامیان ئەو وە کە گوایە تا 2000 ینی پاساویان بە شەڕی ناوخۆ دەهێنایەوە و بەوەیان دەهێنایەوە کە داهاتێکی ویان لە بەردەست نەبووە لەوانەیە داهاتی گومرگەکان بوو بن کە داهاتێکی کەم بووە بەڵام خۆ لە دوای 2023 پشی کوردستان لە داهاتی عێراق تاڕادەیە گونجا بوو ینی بە بەراورد لەگەڵ ژمارەی دانیشتوان بودجەی کوردستان لە زۆر وڵاتانی دەوروبەر باش ینی زۆرترە ینی زیاتریشە بەڵام ئایا چەند پرۆژەی استراتیژی و ژێرخانی ئابووری لە کوردستان بنیاتنراوە ئەوە جێی ڕەخنەیەکی زۆر زۆر بەڕاستی توندە لە بەرپرسانی کوردستان هەتا ئێستا بۆ نمونە دەبینین زیاتر بە هەندێک شتی ڕووکەش هەندێک شتی بیناسازی و مەسەلەن باڵەخانە و ئەو شتانە سەرخاڵ بوون بەڵام هیچ پرۆژەیەکی کاریگەری مەسەلەن ئابووری لە کوردستان نەکراوە کارخانەیەک نەکراوە
بنەما مەسەلەن هەتا زادە و ڕێگاوبانەکان بەو شێوێنین پەیوەندی مەسەلەن شارەکانی کوردستان بۆ نمونە هایوەی نییە زادەی گشتینی باش نییە مەسەلەن پەیوەندی زۆر خراپە زۆر مەسەلە مەسەلەن لە کوردستان کە هێشتاش لە ینی پێداویستە سەرەتاییەکان لە کوردستان هێشتا چارەسەر نەبوون هێشتا ینی لە زۆر شوێنی کوردستان بێئاوی هەیە مەسەلەی کارەبا چارەسەر نەکراوە. کاک نورەدین بەڕای جەنابێت کورد پێویستی بەوە هەبوو کە ئەم ناکۆچیانە ئاوها بەو شێوەیە لەگەڵ بەغدا قوڵی بکاتەوە یاخو زیاتر پێویستی بەوە بوو کە ناوماڵی کورد خۆی ڕێک بخاتەوە چاکی بکە شتەکان لە هەرێمی کوردستانی عراقدا ببێتە شتێکی سیستماتیکی دامەزراوی تایبەتمان هەبێ دامەزراوی با بڵین وەکو دەوڵەتی ئەگەر دەوڵەتیش نەبێ دامەزراوی تایبەتمان هەبێ ینی کامیان گرنگتر بوو ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بەغدا یا چاکردنی ناوماڵی کورد. دیارە من لەو باوەڕدانیم بۆ نمونە بڵین ینی ئەو ڕوبەڕووبوونەوەیە کورد بەمە بەس دروستی کردبێت یان بەدەستی ئەنقەز دروستی کردبێت ئەو ڕوبەڕووبوونەوەی بەڕاستی ینی دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ملهوڕانەی دەسەڵاتی نووری مالیکی کە ینی بە شێوەیەکی زۆر توند بەرامبەر ینی هەم لە بەڵێنەکانی پاشگەز بووە کۆمەڵک بەڵێنی دابوون لەسەر هەتا بە کاغەزیش کۆمەڵێک بەڵێنی دابوو لەسەر چارەسەرکردنی ئەو کێشە هەڵواسراوە نێرەمان کوردستان و عێراقەیە و هەمیش ینی تەنگ و چەڵەمەی دروست دەکرد لە بەتایبەتی لە ناوچە دابراوەکانی کوردستان لە کەرکووک لەو شوێنانە بەڵام من بە تەواوی لەگەڵتم کە لە هەمان ئەو کاتێکە پێگەی کوردستان ئەو کاتە بەهێزە کە کوردستان خۆی یەک بێت ینی بەڕاستی لەوانەیە یەک لە تەماوەیەکی شنووری مالیکی کە یەک لە هۆکارەکانی مایەوە ئەو بوو سوودی لە ینی لاوازی پەیوەندی و یان یەکگرتووی ناخۆی کوردستان وەرگرت کە لە ناکۆچی نێوان هێزولایەنەکان لە تێڕوانیان بەرامبەر بەغدا ینی هێزولایەنەکان بەڕاستی بەو شێوەیە چەندە بەو دوایانە تۆزێک هەڵوێستێکی یەکگرتووی کوردستانی بەرامبەر حکوومەتی نووری مالیکی پیشاندرا دەنا پێشان تاڕادەیەک هەڵوێستەکان جیاواز بوون لەبەرەوە من بە تەواوی لەگەڵتم ینی چەند پێگەی کوردستان بەهێز بێت چەند ئابووری کوردستان بەهێزێت ژێرخانی بەهێز بێت ئەو کاتە قسەشی دلێرانەتر دەبێت بەڵامبەر بەغدا بەرامبەر وڵاتانی دەوروبەر بەرامبەر ئەمریکا و هێزە نێودەوڵەتیەکان. کاک نورەدین بە ڕوونی و ئاشکرایی ئەو لە هەرێمی کوردستانی عێراقدا دیارە کە دوو ئاراستە هەیە ئێستا ئاراستەیەکیان دەڵێت داواکانی کورد بۆ کێشەکانی کورد لە بەغدا چارەسەر دەکرێن ئاراستەیەکی تر بە کەرخەی ئەنکەرەدا دەڕوە کێشەی کوردی عێراق لە کوێ چارەسەر دەکرێت ئەنکەرە یا بەغدا پێم وایە کێشەی کورد دیارە بمانێ نەمانەوێت بۆتە کێشەیەکی نێودەوڵەتی ینی هەرچەندە بە شێوەی مەسەلەن قانونیش بە نێودەوڵەتی نەبووە بەڵام کاریگەری نێودەوڵەتی هەیە و کاریگەری هەرێمیشی هەیە ینی ناکرێت ئێمە بە چاوی لۆکاڵی تەماشای مەسەلەی کورد بکەین بڵێن تەنها مەسەلەن کورد دەبێت لە ناوخۆ ئەوێ بەڕاستی چونکە پێگەی جیۆپۆلیتیشی کوردستان پێگەیەکە کە کاریگەری هەرێمی هەیە کە کاریگەری نێودەوڵەتیشی هەیە لەبەرەوە ینی دەکرێت بڵێن ینی چونکە کوردستان بەڕاستی هیچ ڕێگایەکی یان شاڕێیەکی ڕاستەوخۆی بە وڵاتانی بڵێن ئەوروپاوە نییە ینی تاکە ڕێگا و دەواازەی بۆ نمونە بۆ ئەوروپا تورکیایە لەبەر بۆیە من لەگەڵ ئەوە نیم مەسەن خەڵکانێک باسی زۆر بە شوێکی فەنتازی باسیەوە دەکەن کە کورد نابێت پەیوەندی لەگەڵ تورکیا هەبێ یان نابی لەگەڵ ئێرانی هەبێ یان لەگەڵ ینی بێگومان پەیوەندی هەبێ وەک چۆن بەڵام پەیوەندێکی چۆن وەک چۆن تورکیا کە پەیوەندی لەگەڵ کوردستان هەیە پەیوەندیەکەی هەمووی لە پێناو بەرژەوەندی خۆی بە چاوی بەرژەوەندی خۆی تەماشا دەکات وڵاتانی دیکە بە هەمان شێوە دەبێت کوردیش بە پلەی یەکەم بەرژەوەندی کوردستانی لەبەرچاوێن نەک بەرژەوەندی ئەو وڵاتانە بەڵام ئەوەی ئێستا دەبینرێت لە پەیوەندی نێوان کوردستان و وڵاتانی هەرێمی یان هەتا لەگەڵ بەغداش لەگەڵ ئەوانە ینی پەیوەندێکی لاسەنگە ینی بەرژەوەندی ئەو وڵاتانە بەهێزترە لە بەرژەوەندی کورد ینی کورد زۆر جار ینی چاوپۆشی زۆری کردووە لە بەرژەوەندی کوردستان و لە ینی ماف و دەستکەوتەکانی کوردستان لە بەرامبەر
هەبوونی پەیوەندیەک لەگەڵ وڵاتانێکی دەوروبەر کە لەوانەیە ئەو پەیوەندیە 2000 پەیوەندێکی تایبەتی بێ یان پەیوەندێکی بەرژەوەندێکی تایبەتی گەیشتە ئەو ڕادەی کە بڵین کورد بووە بە جەمسەرێ لە جەمسەرەکان لە شەڕی درێژخایان و لە مێژینەی نێوان شیع و سونەدا لە ناوچەکەدا بەگشتی نەک لە عێراقدا لە هەموو ناوچەکە. من پێم وایە کورد ئێستا کارتێکی زۆر زۆر بەهێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە چەند ساڵی داهاتووشدا دیارە ئەو کێشەیە یان ئەو ململانەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین ساڵە سەدەیەکە سنتەری ململانەیە، ینی وڵاتانی نێودەوڵەتی هێزە نێودەوڵەتیەکان ململانەیەکی زۆر خوڵیان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە وەلە ئەو ململانەیە لە داهاتووشدا و لە چەند ساڵی داهاتوودا زۆر قوڵتر دەبێتەوە چونکە بەڕاستی ئێستا ینی تەوژمی تایفەگەریش هاتە سەر ئەو ململانی و بەرژەوەندی ئابووری و زۆرەی کە وڵاتانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان هەیە بۆیە پێگەی کوردیش کە پێگەیەکە بڵێن ینی وەکو سنتەرێکە لە نێوان هەم بێران کە دەوڵەتی شیعەیە هەم تورکیا کە سونەیە و هەم لەگەڵ ناوچەکانی سونەی عێراق شیعی عێراق و سووریا بە هەمان شێوە بۆیە کورد ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ناوچەکە دەبێت و بەڵام گرنگەوەیە ئایا کورد بەڕاستی فریوی ئەوە نەخوات ینی خۆی بکاتە بەشێک لەو ململانەی مەزهەبیە یان بەشێک لەو ململانەی تایفەگەریە و وەکو کورد دەڵێن کچی خۆمان نەکەینە قوربانی کوڕی خەڵکییان کوڕی خۆمان نەکەینە بەڵێ ینی بەڕاستی دەبێ ئێمە زیاتر بەرژەوەندی خۆمان ینی لە بەرچاو بگرین پێش هەموو شتێک چونکە مەسەن لەو چەند ڕۆژانەی دوایش کە لە بینی دیتمان لە ناوچەکانی سونەکانی عێراق خۆپیشاندان کرا و ینی کەسێکی وەکو عێزەت دووری دیکتاتۆر کە باسی مەسەلەی کوردی کرد و گوایە کورد سونەن و ئێمە نایڵێن زوڵم زۆریان لێ بکرێت بەڕاستی یان لەو لای کەسێشتر هەڵبستێ و باشی کۆمەڵێک بەڕاستی کورد نابێ فری ئەو شتانە بخوات چونکە ساڵانێکی زۆر بوو بەداخەوە کورد وەکو کارتێک بەکارهات و لە دژی یەکتێرە لە دژیەوە نابێت لە مەوە ئەو مەسەلانە کاگنورەدین بەر لەوەی دوا پرسیار بکەم حەز دەکەم پێم بڵێ زۆر بە کورتی دەرکەوتنی عیزەت دووری ئالەم کاتەدا چمانایەکی هەیە بۆ مالکی بۆ کورد بۆ شیعش و بۆ سونەش دیارەوە پەیامێکە لە وڵاتانی لەوانەیە ئەو میحوەر و سنتەری سونی گەراییە کە مەسەلەن پشتیوانی وڵاتانی کەنداویش ینی ئەوە دانەوێ ینی وەکو کارتێک پیشانی شیعەکان و بە تایبەتی شنووری مالیکی بدەن و پێم وایە لە داهاتووشدا ململانێک کە زۆرتر قوڵتر دەبێتەوە کۆمەڵێک لەوانەیە شتی تر بێنە گۆڕێەوە ئەو تونند و تیژی و ململانەیە کە ئێستا هەیە بەرە و تونند و تیژەشی ینی خوێناوی تر بچێت و ئەوە دیارە دەکەوێت وەکو لە سەرتاشدا گوتم زۆرتر ئەو قەیرانی ئێستای عێراق پەیوەستە بە بارودۆخی سووریا تا چەند سووریا یەکلایی دەبێتەوە بەڵام لە هەمان کاتیشدا مەسەلەن پەیوەندی بەوەشە ئایا تا چەند ئێران سازش دەکات لەسەر مەسلەی مانەوەی مالیکی لە پۆستەکەیدا ئەمەش مەسلەیەکی دوا پرسیارم لەم دیمانەیەدا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت لە عێراقی ئێستادا بۆ ئارامکردنەوەی عێراق وەکو دەشگوترێ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ینی وابەستەی خۆی نیشانداوە بە یەکپارچەیی خاکی عێراقەوە بڵێ دیارە ینی ئەمریکا بەداخەوە ینی بە ملیۆنان بە بلیۆنان دۆلاری لە عێراق لە شەری عێراق خەرج کرد و چەند هزار سەربازێکی لە شەڕدا کوژران بەڵام 2000 ینی عێراقی بە هەم بەو دوای ئەو هەموو زیانە دارایی و ژیانیە زۆرەی بەجێ هێشت و تەسلیمی بە حکوومەتی ئێران کرد بەڕاستی ینی ئەوە زۆر زەی سەرسوورمان بوو کە نەدەبواە کە ئەمریکا ینی بەو شێوە پەلە بکشێتەوە لە عێراق چونکە هەردووای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کێشەکان زۆر قوڵتر بوونەوە و بەرەو توندی تیژی چوون و
تا ئێستاش هەڵوێستی ئەمریکا پێم وایە یەکێکیش لە هۆکارەکانی بەردەوامبوونی کێشەکە ئەوەیە هەڵوێستی ئەمریکا ڕوون نییە یعنی تا ئێستا بە شێوەیەکی ئاشکرا هیچ قسەیەکی وای لەو مەسەلەی قەیرانی ناوخۆی عێراقدا نەکردووە هەرچەندە زۆر کەس من لە سەرچاوە ڕۆژنامە نووسەکانەوە دەخوێنمەوە کە یەک لەو لایەنانی کە پشتیوانی مالکی دەکە ئەمریکایە یعنی واشنگتن ئەوەش نیمچە دیژوەیەکێکە ینی مالکی لە کاتێکدا هەم لە لایەن تارانەوە پشتیوانی لەکرێ هەم لایەن واشنگتنەوە ئیتر بەڕاستی کاتی ئەوەیە ئەمریکا بە شێوەیەکی ینی ورتر بێتە ناو کێشەکان و هەڵوێستی خۆی بە ئاشکرایی دەرببڕێت و من پێم وایە ئێستاش قسە و باسێکی زۆر لە میدیای ئەمریکی و میدیای نێودەوڵەتی لەسەر دامەزراندنی دەوڵەتی کوردی و پێویستبوونی دەوڵەتی کوردی چونکە بەڕاستی ئەو ئامانجانەویان ئەو استراتیژیانەی کە ئەمریکا لە پێناوی هاتە عێراق و ڕۆژەمی سەدام حوسێنی ڕووخاند هیچی دوای کشانەوەی بەدی نەهاتن و ئێستا زۆر نووسەر و چاودێری سیاسی ئەمریکی قسە و باس لەسەرەوە دەکەن تاکە هەلێک یان تاکە چانسێک کە بۆ بەهێزبوونی پێگەی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراقدا مابێتەوە ئەوەیە کە پشتیوانی لە کوردەکان بکە و پشتیوانی لە هەرێمێکی سربەخۆی کوردستان بکات. نووسەر و ڕۆژنامەوان نورەدین وەیسی سپاست دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت و بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاک بەڵێنجان.